سڵاو بینەرانی خۆشەویست، لە ڤیدیۆیەکی دیکە بە ئێوە شاد بووینەوە. بابەتی ئەم جارەمان لەسەر چۆنیەتی پەیدابوونی مرۆڤە لەسەر زەوی. هیوادارم بەدڵتان بێت و تا کۆتایی ڤیدیۆکە بینەر و بیسەرمان بن. زەوی، زەمین یان حەرب ناوی ئەو هەسارەیە کە ئێمە لەسەری دەژین. زەوی لە خولگەیەکی بڕگەناتەواو بە دەوری خۆر دەخولێتەوە و سێمین هەسارەی نزیکە لە خۆر. زەوی پێکهاتووە لە سیلیکۆن، ئۆکسیجین و چەند ماددەیەکی کانزایی دیکە. زۆربەی ڕووی هەسارەی زەوی بە ئاو داپۆشراوە کە شوێنی ژیانی زیاتر لە 8 میلیارد مرۆڤ و میلیۆنان زیندەوەری دیکەیە. زەوی مانگێکی هەیە بە ناوی لونا کە بڕوا وایە لە زەریای هێمنەوە جیابۆتەوە بەهۆی ئەوەی کە 4.5 میلیارد ساڵ لەمەوبەر هەسارەیەک بە ناوی تیا خۆی لە زەوی داوە و بوو بەهۆی دروستبوونی ئەم مانگە کە قەبارەکە یەک لە سەرچوونەوە ئەوەندەی زەویە و لە ماوەی 23 کاتژمێر و 55 خولەک و 4 چرکەجارێک بە دەوری زەویدا دەسوڕێتەوە. زەویش لە ماوەی 365 ڕۆژدا بە دەوری خۆر دەسوڕێتەوە. هەڵبەت سوڕانەوەی هەموو هەسارەکانی دیکەش لە ماوەیەکی جیاوازدان بەهۆی دووری و نزیکان لە خۆرەوە، چونکە تا نزیکتر بێت دەبێت زووتر بخولێتەوە بەهۆی هێزی کێشکردنی خۆر کە بۆ لای خۆی ڕادەکشێت. زەوی 4.6 میلیارد ساڵ لەمەوبەر دروست بوو و پێکهاتووە لە پێنج چین بە بۆنەی ئەو مەرجانەی لەگەلە ئەستێرەی ڕێگای شیریدا هەن کە پێکهاتووە لە 200 میلیارد ئەستێرە کە 6,000 میلیاردیان ئەگەری بوونی ژیانیان لەسەرە. پەرەسەندنی مرۆڤ پێک لە ڕێکارێکی پەرەسەندوو کە بوو بەهۆی سەرهەڵدان و دەرکەوتنی مرۆڤی خاوەن لە شینوێ کە دەست پێ دەکات لە مێژووی پەرەسەندووی جۆرە مەیموونی جێنسهۆمۆ و دواتر دەرکەوتنی هۆمۆساپیەنسەکان وەک جۆرێکی ناوازە لە خێزانی مەیمونەکان. ئەم ڕێکاری پەرەسەندنە گەشەسەندنێکی قۆناغی خزمەتەکان بەخۆ دەگرێت وەک توانای ڕۆیشتن لەسەر دووپێ و فێربوونی زمان، هەروەها جاوزێکردن و زۆربوون لەگەڵ جۆرەکانی دیکەدا. ئەمە دەرخەری ئەو ڕاستەیە کە پەرەسەندنی مرۆڤ کردەیەکی هێڵی ڕێکی نەگۆڕ نەبووە، بەڵکو شێوازێکی فرەڕەهەندی شێوەی تۆڕی هەبوو. پەرەسەندنی مرۆڤ یەکەمین جیابوونەوە لە کۆتا بنەچەی هاوبەشی مرۆڤ و شامپانزیەکان بە چەند گۆڕانێک جا دەکرێتەوە کە ئەمانن: جەستەزانی مرۆڤ، گەشەکردن، جەستەیی و هەڵسوکەوت. دیارترین و گرنگترین ئەم خۆگونجاندنانە بریتین لە پەیدابوونی توانای ڕۆیشتن لەسەر دووپێ، گەورەبوونی قەبارەی مێشک، زیادبوونی ماوەی سەفڕی و ساوایی، کەمبوونەوەی جیاوازی خەسڵەت و ئەندامە ناسێکسیەکان لە دوو ڕەگەزدا و هەروەها پەرەسەندنی توانایەکی بەهێز و ورد بۆ وشتگرتن. پەیوەندی نێوان ئەم گۆڕان و خۆگونجاندنانە هێشتا جێ مشتومڕی و گفتوگۆیە. بیرۆکەی پەیوەستکردنی مرۆڤەکان بە مەیمونە سەرەتاییەکانەوە لە دوای چاپکردنی بەرهەمەکەی چارلز داروین هاتەکایەوە بە ناوی دەربارەی ڕەسەنایەتی جۆرەکان and the Original of Sapiens لە ساڵی 1859دا کە باوەڕی وابوو جۆرەنوێیەکان لە جۆرەکانی پێشووە پەرەیان سەندووە. یەکەمین مشتومڕەکان دەربارەی سروشتی پەرەسەندنی مرۆڤ لە نێوان تامس هێنری هاکسلی و ریچارد ئۆوندا سەری هەڵدا. هاکسلی لایەنگری بیرۆکەی پەرەسەندنی مرۆڤی لە مەیمونەوە دەکرد لەڕێی پیشاندان و ڕوونکردنەوەی چەندەها لێکوی و جیاوازی لە نێوان مرۆڤ و مەیمونەکاندا لە کتێبەکەی ساڵی 1863دا بە ناوی بەڵگەی دەربارەی هێگەی مرۆڤ لە سروشتدا Evidence as to Man's Place in Nature زیاتر هەستە بە بەرجەستەکردنی بیرۆکەی پەرەسەندن، هەرچەندە لە سەرەتادا چەندەها لە لایەنگرە یەکەمینەکانی داروین وەک ئالفرەد ڕاسەل واڵێس و چارلز لەبێل هاوڕا نەبوون لەگەڵ ئەوەی کە دەکرێت توانای مێشکی و هەستە ڕەوشتیەکانی مرۆڤ لە ڕێی هەڵبژاردەی سروشتیەوە ڕوون بکرێتەوە. بەڵام ئەمە دواتر گۆڕا. هەستا بە بەرجەستەکردنی بیردۆزی پەرەسەندن و هەڵبژاردەی سێکسی مرۆڤەکان لە کاتی چاپکردنی کتێبەکەی ساڵی 1871 بە ناوی بنەچەی مرۆڤ The Descent of Man بەکارهێنانی کەرەستۆ ئامێرەکان وەکو نیشانەیەکی ژیری لێک دراوەتەوە و گریمانەی ئەوە دانراوە کە دەکرێت بەکارهێنانی کەرەستا بێتە هۆی ڕێخۆشکردن و کاراکردنی چەند لایەنێکی دیاریکراوی پەرەسەندنی مرۆڤ، بە تایبەتی لایەنی بەردەوام گەورەبوونی قەبارەی مێشکی مرۆڤ. زانستی بەردینەکان هێشتا ماوێتی شی بکاتەوە کە بۆچی بە درێژایی میلیۆنەها ساڵ قەبارەی ئەم ئەندامە واتە مێشک هێشتا لە فراوانبوون و گەشەکردندایە سەرەڕای پێویستبوونی لە بڕێکی زۆری بزە. مێشکی مرۆڤێکی هاوچەرخ ڕۆژانە بە نزیکەی 13 وات و 260 کیلۆ کالۆری بەکاردەهێنێت کە دەکاتە وزەی پێویست بۆ هەموو لەش لە کاتی پشوودا. گەیشتینە کۆتایی بەشی یەکەم ڤیدیۆکەمان. هیوادارم بەدڵتان بێت و هەر زانیاریەک و بیربۆچونێکتان هەبێت دەتوان لە کۆمنت بۆمان بنووسن و لایک و سابسکرایبتان لەبیر نەچێت. هەر شاد و بەختەوەرن.